منۆکو خوێندکارێکی بەشی زمانی شیرینی کوردی لە زانکۆی گەرمیان لە کۆلێژی پەروەردە بەشداریم لەم پێشەنگای کتێبە کردووە و هەروەها تێڕوانیم دەربارەی خوێندنەوە لەلایەنی خۆمەوە پێم وایەکەوە ئەو کەسانی مرۆڤ لە ژیانی خۆیان کە چۆن پێویستی بۆ هەیەکەوە خواردن و خۆراکەیە پێم وایەکەوە مرۆڤ ڕۆحێکی تینووی هەیە بۆ تێرکردنی ئەو ڕۆحی پێویستی بە کتێب هەیە. کتێبێکێکە لەو فەریزەی هەرە گرنگانەیەکەوە پێویستەکە لەوە لە ژیانی ئێمەی مرۆڤ هەبێ، چونکە کتێب خوێندنەوەی کتێب وات لە یەکەکەوە ئەو ئەقڵێتێکەوە ئێستا هەتا لەم کاتی ئێستا ئەو ئەقڵێتێکەوە هەتا نامێنێت و گۆڕانی بەسەرا بێت و بێتە هۆی خۆپێگەیاندنی خۆت و هەروها گۆڕانی لەناو ئەقڵێت و تێڕوانینی خۆ دەربارەی ئەو چوار دەورە و ئەو ژینگەی کەوا تایە ئەژیتووە تێڕوانینێکی ورتر و هەروها قوڵتریش ببینی دەربارەی ئەو باسی خوازانێکەوە لە ژیانی ڕۆژانە و هەروە لە ژینگەی چوار دەورمانە ڕووەدا. بەڵێ لێرە پێشنیاری کتێبێکم کرد بە ناوی هاوڕێی زیندان کەوا نووسەرەکەی یەحیا سینوارە، کتێبێکەکەوە باس لە شاری غەزە کات، باس لەو شەڕ و ئاژاو و کێشانەیەکە کەوا لەناو غەزەیە ڕوویداوە، باسی لەو کارەساتانەیەکە کەوا جوولەکە بەسەر خەڵکی غەزە ئەو نەهامەتیانەیەکەوە بەسەر خەڵکی غەزایە هێنراوە، باسی لەو ئازارانەیەکە کەوا دایکێک چۆن سێ منداڵی شەهید بووە و بەڵام هێشتا هەر بە خۆڕاگری خۆیەوە ماوەتەوە. ئەمە ئەوەت فێرەکە کەوا لە ژیانەت و هەرچەندی هەر ئازار بکێشی هەرچەندی هەر ناڕەحەتی بکێشی پێویستەکە کەوا ئارامگر بیت و فێری ئارامگری گرتن لەناو خەڵکانی غەزەیە بەدی بکرێت. وە کتێبێکی دیکەشی هەیە یەحیا سینوار بە ناوی دڕک و مێخەکەوە ئەو کتێبە لە تەمەنی نزیک 4 ساڵی خۆیەوە ئەیگێڕێتەوە و ئەو کتێبە تەواوی ژیانی خۆی و ئەو چوار دەورەیەکەوە لەناو غەزایەکەوە باسی ئەکا. لەو کتێبەوە غیرەت و خۆڕاگری و یەحیا سینوار و هاوڵەکانی و هەروەها موجاهیدانی غەزەوە لەگەڵەوەشە کەسانی ناو شاری غەزە بەدی ئەکرێتەوە لە دوای ئەو هەموو شەهیدە و لە دوای ئەو هەموو ناڕەحەتی و برسێتی و تینوێتەوە، بەڵام هێشتا هەر ئومێدیان بەخوای گەورە هەیە کە ئەمە وات لێ کاتۆ ئومێدبوون بەخوای گەورە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کەوە هەر ناڕەحەتێک بەسەر ژیانتا بێت تۆ هێشتا هەر خۆڕاگر و ئارامگر بیت و هیچ ناشکریەک نەکەی کە ئەوە ئەبێتە هۆکاری ئەوەی کە تۆ ئەم دنیای خۆت بەلاوە بنێت و بۆ قیامەتی خۆتەوە بێت. سەبارەت بەکردنەوەی بایەخدانی کتێبخانەکان ئەوانەی کە لە دەرەوەی زانکۆوان کە دێنە ناو زانکۆ بۆ سازدانی یا بۆکو عەرزکردنی کتێبەکانیان دیارە بۆ خۆی تەمان ڕۆڵ و کاریگەریەکی باشیە بێ بۆ خوێندکار. ئیتر ئەگەر وەکو ئەوەی کە سەیری بکەین کە ئایا ڕۆڵی هەیە بۆ زانکۆ بۆ خوێندکارانی زانکۆ بەتاکی ڕۆڵی چاکیە بێ و کتێبەکانەوەی کە من لە نزیکیشەوە ئێستا بە تایبەت ئەم کتێبخانەیە لە نزیکەوە سێرم کردووە، ئەتوانم بڵێم دوور تا نزیک هەندێکیان زۆربەیشان ئەتوانم بڵێم پەیوەندی بە بابەتەکانیانەوە هەیە. ئیتر بە باشی داعەنە من وەکو ئەوەی کە لە ناو زانکۆم کردنەوەی ئەم کتێبخانەیە بە ضرورەتێک داعەنە. سەبارەت بە دۆخی خوێندنەوەی کتێبەوە نەک من بتوانم وەکو هەڵسەنگێنەرێکی خوێنەر کتێب هەڵی سەنگێنم، بۆ خۆمانە بینین کە ئەمڕۆ لە دنیا مەسەلەی خوێندنەوەی کتێب تا ڕادێک ئەتوانم نەوعەنما کاڵبوونەوەیەکی بەخۆ بینیوە یاوەکو ئەتوانم مەیسەردیەکی خوێنەر لەگەڵ کتێبە بەدی ئەکرێ، ئەوە هیچ ئەوە شتێکی حتمیە ئێستا بە تایبەت بۆم زڕوفە، بەڵام باشە لا ئێزالەن ئێستا بە تایبەت بۆ ئەم ماوەیە شەپۆلێک هەیە کە لەلایەن مامۆسایان و هانی خوێندکارانە درێ بۆ ئەوەی زیاتر مەسەلەن بۆ نمونە ئاشنا بن بە دنیای کتێب، بە ناوەڕۆکی کتێب، بە کتێبی تازە. ئیتر ئەمەی شار بۆ خۆی هاندانێکی باشە بێ بۆ خوێندکار بۆی بتوانێت لە نزیکەوە ئاشنا بە کتێبە تازەکان زیاتر. هەموو دنیا هەر چینی گەنج بەڕێوە بێ، شۆڕشەکان چینی گەنجێکن،
شۆڕشەکان تەلەبەی زانکۆیکەن خوێندکاری زانکۆیکەن بۆ خوێندکاری زانکۆ پێویستی بەوەیە کە خوێنەوار بێ بەجددی یعنی بەدەر لەو بابەتە منهەجیانەی کە لە زانکۆوە خوێنێ پێویستە خوێندکار ئەبێ لایانی ئەدەبیات و لایانی فەلسەفە و ئەو شتانە هونەر لەم شتانەیە بێ باش بێ بۆیە ئەبێ پەنا بمێنە بەر کتێب لە ڕاستیە ئەزمون بەتەنیا بەس نییە بێ کتێب بخوێنینەوە بۆی بزانین ئەزمونونەکان چۆن لەگەڵ ئەزمونونەکانە بگونچین. ئیسا بە و هاوڕێشم و دوتم من لێرە زۆر دڵ بکرێتەوە چونکە کتێبی لێ هەستەکەم ئەدەبیات شعری لێە ئەوە شتێکی زۆر جوانە بەڵام من خۆم لە کۆلێژی علومم هەستەکەم علوم زانست کەمێک وشکە لە ڕاستیار هەر واشە یعنی بۆیە هەموو ڕۆژێ من لە خۆم لە کیما خوێنم هەموو ڕۆژێ دێم بۆ ئێرە بۆی هەر سەری کتێب بکەم هەر ینی هەر جوانە شوێنێکی جوانە ینی ئەم پێشانگەیانە هەستەکەم ڕۆحەکاتە بەری کتێبەوە ینی ڕۆحەکاتە بەری ئەو کەسانی کە خوازیاری کتێب و خوێندنەوەن ینی شتێکی ئاسانکاریکی باشە بۆیان بۆی تێکەڵ بن دووبارە لەگەڵ دنیاکەیە.